دکتۆر سەردار قادر پسپۆڕی یاسایی و دەستوری لە هەولێرەوە ڕاستەوخۆمیانی کوردستان 24 دکتۆر سەردار زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. پێتان وایە کە بڕیارەکەی دادگای فیدرالی بۆ ڕاگررتنی کارکردن بەو سێ یاسایە دەستوری و یاساییە؟ بێگومان پێشەوەی ئێمە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە پێشوەختە مەجلیسی قەزای باڵای عێراقی وەڵامی ئەوەی داوەتەوە کەن شتێکی دەستوری نییە و ناکرێ ئێمە باس لەوە بکرێەوە محکمە دەستور باز لەو بکە کە نەهێڵە ئەو یاسانە جێبەجێ بکرێ ئەوش بە لە چەند حاڵەتێک تا ئەو ناتوانێت یەکەم تا ئێستا ئەو بڕیارە لە جەریدەیە بڵاو نەکراوەتەوە کە ئەو بێڵێت تەنفیز بکرێت یا تەنفیز نەکرێت. دووهەم هیچ جۆرە اختصاصێکی محکمەی دەستوری محکمەی باڵای فیدرالی نییە کە ئێستا بە محکمەی دەستوری ئێمە ناوی دەبین تەدەخل لەو شتەدا بکات چونکە ئەمە مجرد بڕیارێک نییە ئەمە پرۆژەی یاسایە ئەوەی کە دەکەوێتە سەلاحەتی محکمەی دەستوریەوە تەنها ئەوەندەیە کە ئایا ئەمە دەستوریە یا دەستوری نییە بەڵام ئەم مەرحەلەیە دەبێت بکەوێتە دوای بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمیدا. جا ئەوەی کە دەمێنێتەوە عێراقیەکان هەندێک جار تێکەڵاوی ئەکەن لەگەڵ نەهجێکی ئەمریکا کە هەندێک مەحاکمی ئەمریکی دەتوانێت ئەمری وەلایی دەربکا بە تەنفیزکردنی بڕیارەکانی سەرۆگیاشتێک ئەمە جیاوازە لەوەی کە ئێستا بۆ نمونە دوێنێ و پێرێ لەگەڵ هەمان شتا لە ئەمریکا ڕوویدا کە مبەڕیری پێدێنەوە عێراقیەکان ئەویش ئەوەیە کە ئەو محکمە ئەمریکای محکمەیەکی جزئیە تەنها بۆ هەژ مقاتعەی نیویۆرکە هیچی تر ناتوانێت بۆ تەواوی ئەمریکا دەری بکە بەڵام خودی ئەمری وەلایەکە ئەمە بۆ پرۆژەیاسا کە لە سەلاحەتی محکمەی دەستوری دانیە خۆ ئێمە ئەگەر بێت و سەیری دەستور بکەین هەش سەلاحەت بۆ محکمەی دەستوری هەیە کە هیچ کام لەوانەی تێدا نییە. دووهەم ئەوەیە کە کاتێک باسی نیظامی داخلی خودی محکمەکەش بکەی بە هەمان شێوە ئەو سەلاحەتی پێنادەکە ئەو بتوانێت پرۆژەیاسایەک پێش ئەوەی لە جەریدەی ڕسمیە بڵاو بکرێتەوە ئەم بیوەستێنێ بۆ ئەوەی ینی ئەمە وەستاندنی تەنفیزکردنی یاساکە نییە کە ئەوەندەی هەوڵی لەباربردننی پرۆژە یاساکەیە. باشە دکتۆر ئەگەر دادگاکان وە خۆشیان گوتویانە پابەندی بڕیارەکەی دادگای فیدرالی نەبن ئەمە لە ڕووی دەستوریەوە چۆنەوە پێتان وایە چییە بێت؟ بێگومان ینی ئەوە ئەنی لە چ ڕوویەکەوە پابەند نەبن بۆی محکمەی دەستوری کە جێبەجێ نەکەن مەبەستەدیا جێبەجێ بکەن یاساکان جێبەجێ بکەن و لە ئەگەری ڕەتکردنەوەی یاساکان لەلایەن دادگای فیدرالیەوە. بەڵە ئەگەر بێت و هەر سێ یاساکە لە جەریدەی ڕسمیە بڵاو کرایەوە ئەو کاتە دەبێتە ئەمرێکی واقع کە دەبێت هەموو محکمەکان دادگاکانی سەرتاسەری عێراق ئەو بڕیارە جێبەجێ بکەن. ئەگەر هاتوو لەلایەن محکمەی دەستوریەوە بەنادەستوری بوونی ئەو یاسایە لە قەڵەمی نەدا بێگومان کاتێکڵی بەنادەستوری بوونی یاساکە ئەویش ئەوەیە بێگومان ئەوەی کە ئەوان ئاراستن بۆ ئەوەی تەعەن لەو بڕیارانە بدەن بێگومان مەسەلەی ناگرێتەوە مەسەلەی ئەحواڵ شەخسی ناگرێتەوە چکە لای خۆیان مەبەستەکە ئەو شتە بڕوە خۆ ئەگەر بێت و مەبەستیشیان بێ ئەحواڵ شەخسی بجێڕنەوە بۆ پەرلەمان ئەوە لەوانەیە جۆرێک بێ لە مغازەلە جۆرێک بێ لەوەی کە ڕووی خۆیان سپیکەنەوە لە لای ئەوروپا و لە لای ئەمریکا ینی تەعاتوفێک لەگەڵ ئەوان پەیدا بکەن ئەگەر بێت و مەسەلەی مڵک و ماڵ و گەڕانەوەی بۆ کورد ئەمە دەلالت لەوەیە کە ئەم مڵک و ماڵە کۆمەڵێ بڕیاری سەردەمی بەعەس کە هەموو لایەک هەموو دادگاکان متتەفقن لەسەر ئەوەی کە پێشێلی مافکراوە دەبێت ئەم بڕیارانە هەڵبۆشێن برێتەوە بێگومان ئەمەش کارێکی قورسە بۆ ئەوان ئەوەی دەمێنێتەوە عەفو عامەکەیە لێبوردنی گشتیە کە ئەمەش شتێکی تازە نیە لە عێراقا هەمان ئەو بڕیاری کە هەو پرۆژە یاسایی کە ئێستا ئەمان وەستاندویانە هەمان ئەوەی 2016 بەڵام تعدیل کراوەتەوە جاکەواتە لێرە ئێمە ئەگەر بێت و باسی لایەنە یاساییەکەی بکەین لایەنە یاساییەکەی ئیجراعاتەکە هیچ گرفتی نییە ئایا لە تەسویتا گرفتی هەیە لە دەستوری عێراقیە ئێمە نەسێکمان نییە کە مەنعی بکە سێ پرۆژە یاسا بەیەکەوە دەنگی لەسەر بدرێ لە جەریدا بڵاو کراوە بێگومان نەکرد لە لای یەکتریشەوە محکەمەکان ئێستا بەڵێ ئێمە شتێکمان نییە کە مەنعی بکە لە دەستورە بەو شێوازە بێ وە لە نظامی داخلیشە بە هەمان شێوە و لە مادەی 129 دەستوریشە ئەو مافە ڕێگە نادا کە بڕیارە یاساکان بە محکمەی دەستوری بڕیار ماف نادا بە محکمەی دەستوری کە نەهێڵە بڕیارەکان جێبەجێ نەکرێت لەسەر و ئەوەشەوە پێشوەختە محکمەکانی نەجەف محکمەکانی قادسیەش بڕیاری ئەواندا کە ئەو یاسایە جێبەجێ بکەن بەڵام
لێرە مەسلەیەکی تر هەیە کاتێک کە ئێمە باز لە شرۆڤەی هەموو بڕیارەکانی محکەمەی دەستوریەکەین ئەبێ ئاگامان لێبێت چەند قسە لەسەر یاسا دەکەین دەبێ ئەوەنە قسە لەسەر باگراوندێکی سیاسیش بکەین زۆر دەگمەنە محکەمەی دەستوری ڕەبتی نەبێ یاخود بەنەکەیەکی سیاسی دەرینەکە نەگەیشتووەتە ئەوەی کە یاسا و دەستور لە بەرامبەر یەک بەکاردێنن بێگومان چۆن لە بەرامبەر ئێمە بەکاریان هێنا ئێستا واقعێکی نوێ هاتۆتە عێراقەوە ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە خودی ئێران مەبەستێتی من وەک شۆڕۆڤێکی تایبەتی خۆم کە ئێران دەی هەبێ پێشوەختە کە دەزانێت گۆڕانکارێک لە عێراق و لە ناوچەکە دەکرێت پێشوەختە بە چوارچێوەیەکی سیاسەتی خۆی کە هاوتەری بێ لەگەڵ استراتیژەتی خۆی وەزعەکە بشڵۆقێنێ ئیتر جاری وایە پێشتر سونەکان هەر بە تەمابوون گازەندە بکەن بێنە سەر جادە خۆپیشاندان بکەن بەڵام بەڕاستی لە ڕێگەی ئەم بڕیارە یاسای محکەمەی دەسووریەوە توانی ئێران سونەکان ببزوێنێ وتوانی بۆ نمونە بیانهێنێتە سەر جادە جا ئێمە تەمەنا ئەکەین ئەو ناڕەزایەتیانە نەگاتە ئەو حاڵەتەی کە هاوکێشە سیاسەکان لە عێراقا بەرەو جەنگێکی مەذهەبی ناوخۆی بچن کە ئێران بەڕاستی ئێستا مەبەستێتی بۆ عێراق تایبەت ئێستا گوشارەکان لەسەر عێراق زۆر زیاترە بن بەڵکو ئەمە من وا هەستەکەم ئاراستەیەکی سیاسەتی ئێرانیە پێشوەختە ئیش لەسەر مۆزوعەکە کراوە بۆ ئەوەی بارودۆخەکە تێک بچێ و لە بەرژەوەندی خۆیان بکێتەوە دەست خۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر سەردار قادر پسپۆڕ یاسایی و دەستوری لە هەولێر میوانی کوردستان 24 بووی.